باسکردنە لە یەکێک لە فیستیڤاڵە نێونەتەوەیەکانی کورتە فیلم بە ناوی تولیپافەوە کە ساز دەکرێت و ئەمە چوارەمین خولیان فیستیڤاڵەیە کە تا ئێستا لە کۆپنهاگن بە بەشداری دەیان فیلمی کوردی بەڕێوەچێت و ساز دەکرێت و هەروەها ژمارەیەک لە کورتە فیلمی کوردی بۆ ئەم ساڵیش بەشداریان لەم فیستیڤاڵەیە کردووە و ئەنستیتیوتی کوردی کۆپنهاگنیش بە هاوکاری چەند دامەزراوەیەکی فیستیڤاڵی تولیپاف پێکەوە ساز دەکەن و ئەزمموی کارە هونەرەکانی یەکێک لە سینەماکارە کوردەکان باسەکەین کە ئەویش کاک لوقمان قاسمیە و لە وڵاتی دانیمارکەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە بێت. کاک لوقمان ئێوارە باش. کاک لوقمان سلااو لێ بێوارەت باش بێ. ڕێز و سەڵام هەزبوو خۆتان و بەرنامە جوانەکانتان دەستان خۆش بێ ئێوارەی وەیش باش. زۆر سپاس بۆ تۆش کاک لوقمان پێم خۆشە یەکەم پرسیار بە باسکردنێکی گشتی فیستیڤاڵەکە دەست پێ بکەین. فستیڤاڵی بینەملەلیە تولیپاف لە کۆپنهاگن بەرگوزار ئەوێت. ئەم ساڵ بوو چوارەمین بارە متاسفانە پارەکە و ئەم ساڵ بەبوونەی کۆرۆناوە یەکەم کەمڕۆنەق بوو پەخشکردنی بەڵام ئێمە هەر ساڵ تقریبا 1500 تا 2000 دانە فیلم لە هەموو وڵاتان بەشداریەکەن بەڵام ئەم ساڵ بەتایبەت قسمەتێکمان هەست بە عنوانی کوردیش فیلم فستیڤاڵ کە دائمی ئەوێتەوە هەروە ئەو سیاست خۆمانە لە ئەنستیتیوت کوردی دانمارک ئەو سیاستمانە بوو کە فستیڤاڵێکی بینەملەلی کوردی بەڕێوە بووین ئەم کارمانە کرد بەشی کوردیش فیلمێ پێمان ئەزاف کرد ئەم ساڵیش تا ئەلان زۆر لە فیلمە کورد فیلمەکان بەشدار بوونە فیلمێ لە کوردی تقریبا تا ئەلان نزیک بە 800 وردێک فیلم ڕسیسە دەستمان تا 2 مانگتریش جەژمارەکەمان ئۆپێنە بازە ئەتوانن بەشداری بکەن لە ئەم جەژمار. بەڵێ کاک لوقمان بارودۆخی کۆرۆنا چۆنە ئێستا لە کۆپنهاگن؟ زۆر خراپە متاسفانە ئەم ساڵی شاید بە شێوەی پار وەکو ئانلاین بەرگوزاری بکەین جەژمارەکە چون لە 10 نەفەر بیشتر ناتوانێت بەشدار بێت لە هەر لە ماڵیش 10 نەفەر بیشتر ناتوانن کۆ بن دیوای بە هەڵ ئەوە کە سینەما ڕستوران هەمویان تاتیلە ئەلان بارودۆخی دانمارک یەکەم نسبەت بە کۆرۆنا باشترەوە بووە هیوادارم تا سەپتامبەر کە جەژمارەکە بەرگوزارەوە باشتر بێت و بتوانین لە سینەمایە بەرگوزاری بکەین. زۆر باشە کەوایە کاک لوقمان ئەو ڕێکارانە چین کە ئەم ساڵ بۆ بڵین بەڕێوەچوونی فستیڤاڵێکی لەو شێوەیە بە هەمان شێوەی بڵین ساڵی پارە بە شێوەی ئۆنلاین ئەبێت فیلمەکان هەر بەو شێوەیە و هەروە خەڵاتەکانیش بەو شێوەیە بێت یاخود بەڕێکارە تەندروستیەکانەوە ئێوە فستیڤاڵەکە بەڕێوا بن؟ هەرەکە بە سوورەتی ئانلاین بەرگوزار بوو زۆریش باش و زۆر کەسان بینیان وەلی ئەم ساڵ چون دانمارک قەوڵی دایە تا یونی شایەتیش یولی تا بورجە هەفت هەموو دانمارک ڤاکسیناسیۆن بکە ڤاکسینە کۆرۆنا بۆ هەموو هاوڵاتیان لە دانمارک دابەش بکات و هەمویان وەربگرن ئەگەر وا بە سینەماگان واز بێت ئێمەوە ئەنلاین بەرگوزاری ناکەین مردم ئەتوانن بن لە سینەمایە بە ڕووی پەردەی گەورە بەشداری بکەن لە فیلمەکان ببینن وەلی ئەگەر بکەوتە دوای سەپتامبەر هەنووز کۆرۆنا ئەدامەی بێ بۆ ئەوەش بەرنامەڕێزیمان کردە لە بەخشی ئینتەرنێت و گرافیک و هەموو شتێ ئامادەست کە بە سوورەتی ئانلاین وەکو پار بەرگوزاری بکەین. بەڵێ کاک لوقمان کەمێک زانیاریمان بەرێ لەبارەی ئەو کورتە فیلمانەی کە لەم فستیڤاڵەیە بەشداریان کردووە ئایا ئەو کورتە فیلمانە بەشێکی زۆریان تەنها کوردینیان کورتە فیلمی وڵاتانی تریشی تێدا بەشداری کراوە و هەروەها بە شێوازێکی گشتی باس لەو فیلمانە بکەیت کە چ جۆرێکن بەشداریان لەم جۆرە فستیڤاڵەیە کردووە؟ بە خۆشحاڵیەوە فیلمی کوردی یعنی ئەگەر بتوانن بژین سینەمای کوردی دەواقع سینەمای کورد لە هەموو وڵاتان بەتایبەت لە ئێرانەوە لە کوردستانی عێراقەوە لە هەر چوار پارچەوە تقریبا بجە سووریا فیلمان زۆر بۆ هاتێ دەستخۆشییان لیاکەین ئەو سینەمای کوردەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشی ئەچێت و ئەمکاناتی فرەتر وەک قەدیم نییە کە ئەم نەتوانێت کامێران نەوێت یا ئەمکانات نەوێت یا خود دەوڵەتەکە نێڵێت فیلمی کوردی بسازین خوشبختانە ئەمڕۆژ بە کامێرای مۆبایلیش ئەتوانن فیلم بسازن ئەمە باعث وەکە هەر کەسێک لە وڵات خۆی لە گوندی خۆی کاری فیلم بکات و
بەدەستمانیش گەشتووە حتا بە موبایلیش سازیانە خوشبەختانە بەڵێ زۆر لە دەرەوە هەم لە دەرەوە هەم لە وڵاتی چوارپارچەی کوردستانەوە بجە سووریا بۆمانیان هەناردە فیلمەکە ئینشاءڵڵا بەڕاستیەوە تا 2 مانگ تریش ئەرزم کرد هەنووز مۆهلەتی هەست ئەتوانن بەشداری بکەن لە ئەم فستیواڵە. بەڵێ کاک لوقمان فستیڤاڵێکی لەم شێوەیە لە وڵاتی دەرەوە تولیپاف واتە خۆی ماناکەی چییە و چۆن توانیوێتی کە جێی فیلمی سینەمایی کوردی بکاتەوە واتە ئەم فستیڤاڵە گرنگی بۆ فیلمە کوردیەکان چییە؟ تەنها بۆ نمایشکردنە یاخود ناساندنی فیلم و سینەماکارانی کوردە جارێکتر لە دەرەوە؟ سیاسەتی ئەسلی ئەنستیتیو کورد لە کوپنهاگن لە دانمارک ئەوەیە کە هەموو هەنەرمەندە کوردەکان لە وڵاتی دانمارک یەکترین بناسن کۆیان بکەینەوە لە بەخشی ئەدەبیات لە بەخشی سینەما لە بەخشی موسیقا لە هەموو بەخشەکان یەکترین بناسینەوە بوونە یارمەتی دەری یەکترین چون بەداخەوە سینەمای کورد لە هیچ جێک پاڵپشتیان نییە یعنی نە کۆمپانیای کەس ببێژێت ئەوە پارەز ئەوە باجدێکە بۆ فیلم یا نە دەوڵەتێک هەست پشگیرمان بێت ئێمە باید خۆمان پشگیر خۆمان بین بۆ ئەوە کە فەرهەنگ و هونەر کوردی بناسنینەتەوە وڵاتان ئێمەش هاتین ئەم ئەنستیتیو کوردێک لەگەڵ کاک ئازاد و کاک بێروز و کاک سامان و ئاغای چەلەپیە ئەرسەلانی چەلەپیە هاتین ئەم ئەنستیتیو کوردوانە دروست کرد کە هەموو کوردەکان ئەوانە کە هەر هونەریانست لە ئەم 3 شاخە 4 شاخە کو بووینەوە یەکترین بناسین خۆمان بووینە پاڵپشت یەکترین الان هەر ئەو کورتە فیلمە الان دەیبینن لە کناریا ئەوە هەنەرمەندێکە تا الان بەبەر دووربین نەچووە کاک شەهاب مرادی و چەند نەفەرتر هاتین کو بووینەوە یەکترینمان ناسی لە ئەنستیتیو کورد کوپنهاگ یەکترینمان ناسی ئەو فیلمەمانەمانە دەرکرد هەڵبەتە لەم کاناڵیشەوە حەزەکەم دەستخۆشی لە هەموویان بکەم لە ئەوانەی کە یارمەتیان کرد بۆ ئەم کورتە فیلم و کورتە فیلمەکان کرد ئێمە چەندانە فیلمە کورتە فیلمان دروست کردە دوکومنتاری و یەکدانە دوکومنتاری و چەندانە فیکشن یا فیلم داستانی و ئەنیمیشن حدوداً 110 دانە فستیواڵی بینەملەلی بەشداری کردە هەر ئەلانیش دوکومنتاریک لەسەر پەنابەرەکان دروستمان کردە هەر لە کوردیش فیلم لەندەنە و یەکدانە فیلم فستیواڵش لە کانادا مەبەسم ئەوەسە ئەگەر کەسێک ئەلام لەم تریبوونەوە ئێژم ئەگەر کەسێک هە لە دانمارکە هەر نۆ هونەری کەس لە موسیقا لە سینەما لە ئەدەبیات ئەنستیتیو کورد دانمارک ئەتوانین یارمەتیان بین کەسانێک هەر لەو لە ئەتوانن پەیوەندی لەگەڵمانە بکەن هەم خۆیان بوونە عضو هەم خۆیانیش یارمەتی ئێمە بن ئێمەش یارمەتی ئەوان بین. بەڵێ کاک لوقمان بەشداری کردنی فیلمە سینەمایە کوردیەکان لە دەرەوەی وڵات گرنگەکەی لە چیایە؟ متاسفانە ئەو فیلمێکە وا دروست ئەکرێت هەموویان بەشدار ناون لە فستیواڵەکان چون هەنووز یەک لە بەخشی فیلمنامە و بازیگەریە یاریە فیلم زەعیفن زۆر فیلم لە کوردستانە دروست بووە لە کوردستانی باشوور دروست بووە ئەلان هیچ کامیان ئەو بەرهەمە کە باید بەربگرن ئەو فستیواڵی لە مهمە باید بچن ناچن فقط لە ناو مردمە بەڵاو ئەوێتەوە تەواو بوو یەک سریال هەست پایە و ئەساسە فیلمسازیە بوو دەرەوە بوو فستیواڵ هەست یەک سری شاخصەیەک هەست کە باید ڕعایەت بکەن ئەوانە ڕعایەت ناکەن بەداخەوە ئەم فیلمێ لە ئەمێنێ کە لە چەندانە تەلەڤیزیۆن پاش بکرێ بەدەن بیدەنە ناو یوتیوب فستیواڵی لە بینەملەلی ڕقابەتێکی کێبەرکێکی زۆر قورسرە تا ئەوە کە لە ناو خۆمانە بێت لە ئاسیایە بێت ئەوروپا یەک واجدێکی زۆر گەورای گەرەکە هەموو ئەمکانات بەیە بە سورەتی پرۆفشنال بێت بخصوص فیلمنامە و یاریگەر یعنی بازیگەر خۆڵمەر و ئەمانیانە زۆر زایفە ئینشاءڵڵا ئەوش لە ئایندە هیوادارم باشترەوە بێت زۆر بە باشی ئەڕات یعنی ئەگەر جناب بە تەماشای فیلمەکانی ساڵی پێشوو بکەیت 2 ساڵ پێش و 3 ساڵ پێش و 4 ساڵ پێش ئەم ساڵ تەماشای فیلمەکان بکەیت خۆت ئەزانی تاغیر لە ناوێنی چەنە تاغیری کردە مەسەڵەن فیلمی 09 تەماشا بکە لەگەڵ فیلمی شیرینە کاک حەسەن ئەلی بەرادەرمەوە خاترەوە مثالی ئەم بزان چەنە بە تایبەت چەنە فەرقی کردە لە لەحاظی ئیمکاناتەوە لە لەحاظی
مونتاژ لە لازە یاری لە هەموو شتێک انشاءڵڵا لە ئایندە باشترەوێت و دەرهێنەرەکان بەشداری فرەتر لە فستیواڵەکان دەرەوەکەنیش. کاک لوقمان وێنەی هەریەک لە دوو کەڵە سینەماکاری کوردی ئەلماس گونای و هونەرمەند بە هەمانی قوبادی لە پشتەوە بینم دیارە زۆر کاریگەریان بەسەر کارەکانی تۆ هەیە و پێم خۆشە کەمێک باس لە کاری سینەمایی خۆت بکەین لەم فستیڤالەیە. بەڵێ زۆر سپاس بۆ ئەشارەت کرد بە سەمت ڕاست و چەپی من کاک ئێڵماس گونا و کاک بەهمەنی قوبادی کە بەڕاستی لە هیچ فستیواڵێک لە هیچ تلڤیزیۆنێک ئەوەندە کە شایانیان بێت ئەوەنە کە هین بێت باسی ناکرێت یەکی وەک یەڵماس بوونای سەردەمداری فیلم کوردیە یعنی کەسێکە کە شروع کنەندەی فیلم کوردی بوو کەسێک بوو زمانێک بوو کرد لە تورکیا بە زمانە کوردی مجازنەوە زوانیان ئابڕی بە زوانی کوردی قسە بکەن ئەو هات فیلم کوردی سازی ماوەیەک خەفیاوە بوو 10 ساڵ بوو 12 ساڵ خەفیاوە لە ئێرانە کە خۆم لە ئێرانە بووم کاک بەهمەنی قوبادی کە بەرادەرمە لە ساڵان لە فستیواڵەکانی بینیمە ئەوەڵین فیلمی سازی کورتە فیلمێکی سازی و ئەسمی ژیان لە مە یا زندگی دەرمێ ئەسلەن من خۆم باوەڕم نەکرد کە ئەو فیلمەیە لێک ئەسازیت بە زمانی کوردی چون ئەسلەن ئەجازەیان نەدا فیلم کوردی بسازی ئەگەر بێتەوە بۆ هێنە ئاخری ئێمە سەردەمدارە سینەمای کوردی کە لە ئایندە شکل ئەگرێت یەلماس گونایە و کەسێکە موجە نەو موجە تازەیەکی هەیەجانێکی خستە ناو سینەمای کوردی و من یەکی دیگەران دەرهێنەرەکان ڕغبەتیان کرد و فیلمی کوردی بسازن کاک بەهمەنی قوبادیە یعنی کەسێکە کە موجنەوە سینەمای کوردی خستە ڕێ ئەلان من نەتوانم بەڕاحەتی فیلم کوردی بسازم و نەترسم. کاتە بپرسم هیچ فیلمێکی کاک لوقمان لە فستیڤاڵی تولیپافە بەشدارە بێت؟ ئەم ساڵ خۆم داوەەر نییم چون 2 ساڵ داوەری جەژمارەی جزء هەیئەتە ژووری فیلم فستیڤال بووم ئەم ساڵ خۆم نییم ولی هەر ئەم فیلمە ئەلان ئەیبینین بە ئسمە گلەسڕوم ژووری شیشەیی و یەک دانەتر دۆکومنتاری هەست هەردووکی کوردیە تقریبا یەک دانێک دانمارکی یەک دانێک کوردیە بەشدار ئەوێت ولی ئەم ساڵ جزء هەیئەتە ژووری نییم. بەڵێ کاک لوقمان پێم خۆشە باسێک لەو بڕوانامە ئەکادمیانەی خۆزمان بۆ بکەی کە لە بواری سینەمایە بەدەست دێناوە پێم وابێ خاوەنی چەندین بڕوانامەی زانستی تایبەت بە بواری سینەمایت. من تقریبا لە ساڵی 2002 قبل ساڵی 2000 ئەنجمەن سینەما جوان ئێران چوون لە کرماشان کورسێکی فیلمسازی 1 ساڵە بوو چوون قبل زەوەیش یاری شانوم کردە ولی لە ساڵ 2000 چوومە زانکۆ حەزم کرد بە سوورەتی ئاکادمیک ئەم ڕەشە ئەدامە بێم بازیگەری و کارگەردانی خوێند و ماستەرەکەمش لەسەر سینەما بوو سینەما تئاتر بوو دی دوای ئەوە لەم ماوەیەکیش لە تیڤە لە ئێرانە ئیشم کرد کاری درامام کرد کاری کورتە فیلمم کرد تقریبا 24 دانە کورتە فیلمم سازیە درامای کە تقریبا 54 هەڵقە بوو سازم کردە ئەگەر حسابی بکەی هەموو فستیڤالەکان لە پانێک 200 دانە جەژمارەی بینەملەلی و داخلی لە ناو ئێران چوومە یعنی کاتە لە ئێران بووم تقریبا هەر ساڵ فیلمم بوو ساڵی تقریبا 1998 بوو تقریبا ئەوە 1970 تێران لەگەڵ کاک بەهمەنە لە جەژمارەی سینەمای جوان تێهران بووین بەڵام تقریبا 7 ساڵ ئەلان هاتمەسە دانمارک لە دانمارک خەریکین چون لەمدا کەسە پاڵپشتمان نییە خۆمان بابووینە پاڵپشت خۆمان گروپێکمان دروست کردێ گروپی سینەماییە خەریکی فیلمین تقریبا 4-5 دانە کورتە فیلممان تا ئەلان ساز کردە و خوشبەختانە بەڕاحەتی ئەلان زۆر ئاسان بۆ ئەتوانین بینینە فستیڤالەکان لە دەرەوە. بە هیوای کاری باش و کاری جوانتر بەو هیواین کە فستیڤاڵی تولیپاف بتوانێت لە ساڵانی ئایندەشا جێگەی هەبێت بۆ فیلم و سینەماکارانی کورد بە هیوای کاری باش و کاری جوانتر زۆر بەڕێز لوقمان قاسمی سینەماکار سوپاس بۆ بەرەزەی کە ڕاستەوخۆ لە وڵاتی دانیمارکەوە لەگەڵمان بووی بە هیوای کاری باش و کاری جوانتر.